خێزان یەکەم وێستگەی ژیان و هێلانەی مرۆڤەکانە. کۆمەڵناسان دەڵێن خێزانی تەندروستنەوە و کۆمەڵگەی تەندروست پێشکەش دەکات. لە هەرێمی کوردستانەوەی تێبینی دەکرێت پێکهاتەی خێزان مەترسی لەسەرە و ڕۆژ دوای ڕۆژ ناتەبایی خێزانی و ڕێژەی جیابوونەوەی هاوسەران لە بەرزبوونەوەدایە. ئەمە جگەلەوەی پێکهێنانی خێزانیش لە نێوگەنجان بە شێوەیەکی جێی مەترسی ڕوو لە کەمبوونەوەیە. پارێزەرێکی شتێکچوونی شیرازەی خێزان بۆ چەند هۆکارێکی کۆمەڵایەتی لەوانە لێکتێنەگەیشتنی هاوسەران و هاوسەرگیری لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەگەڕێنێتەوە. ئەو کەیسانێک کە زیاتر هەنە لە دادگا زیاتر لە دەرەنجامی لێکتێنەگەیشتن و هەروەها سەقەتی زەواجەکەیان کە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکان و یاخود لە تەمەنێکی زوودا دەکرێت هەموو ئەوانە هۆکاری سەرچین بۆ دروستبوونی تون و تیژی و هەروەها جیابوونەوەی هاوسەران لە یەکتری. بەڕاستی زۆر ئاەتمان هەن کە ئاماژە بەوە ئەکەن و زۆر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژە بەوە ئەکەن کە پێویستە ئێمە لەگەڵ خێزانەکانمان باش بین، لەگەڵ منداڵەکانمان باش بین. بۆ نمونە خی پەروەردگار ئەفەرمی وعاشروهن بالمعروف، باش بن لەگەڵ ئافرەتەکانتان بە جوانترین شێوە معاشەڕەیان بکەن. خی گەورە ئەفەرمی فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەهۆی سۆز و بەزەی خواوەیە کە تۆ نەرمونیانی لەگەر ئەو خەڵکە ئەگەر بێت و تند و تیژ بووایە ئەوە بەڕاستی خەڵکەکە بڵاوەیان ئەکرد و لە دەور و پشتت نەمانە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ئافرەتانی سۆران، تند و تیژی خێزانی لە 6 مانگی ڕابردوودا ڕوو لە زیادبوون کردووە و 164 کەیس تۆمار کراوە. 6 مانگی یەکەمی ئەمساڵ ئامارەکان بە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە. ساڵی ڕابردوو 93 کەیسمان هەبووە، بەڵام ئەمساڵ 164 کەیسمان هەبووە و جیاوازیەکەی زیاتر ئەو کێشە خێزانیانەیە کە لە ناو خێزانەکاندا هەیە بە تایبەتی کە دەمەقاڵی و هەروەها زیاتر ئەوانەی پێیوەستن بە مادەی هەفتی تونتیژی خێزانی، بەڵام ڕووداوەکانی کوشتنی ئافرەتان بە تایبەت لەسەر شەرەف یاخود خۆکوشتنی ئافرەتانیان ڕووداوەکانی خۆسووتانی ئافرەتان زۆر کەمی کردو بە بەراورد بە ساڵانی ڕابردوو. بێباشی دەسەڵات لە ئاست کێشا کۆمەڵایەتیەکان و پشتگوێخستنی پەروەردەی کۆمەڵایەتی و هاوردەکردنی شێوازی ژیانی نامۆ بە نەریتی خەڵکی کوردستان و نابەرپرسیارەتی هەندێک دەستگای میدیایی هەرێمی کوردستانی ڕوبەڕووی کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی کردوتەوە کە ڕۆژانە بەرئەنجامەکانی لە تاوانکاری و کێشەی کۆمەڵایەتی و لە دەستچوونی بەها کۆمەڵایەتیەکاندا دەردەکەون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.